سڵاو ڕێز بێەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە شارەوانی بۆکان. بەڕێوەچوونی یەکەمین خولی کێبەرکێشیاری کوردی بۆ منداڵان لە کرماشان. هاتنی لافاو لە گوندی چەتانی سەر بە شاری سنە. برینداربوونی 5 کەس بەهۆی تەقینەوەی مین لە عەفرین. ناڕزایەتی خوێندکارێکی زانکۆی ئازادی تاران دژ بە حیجابی ئیجباری. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە بەشی نوێژنکردنەوەی قەتاری تاران. ناڕزایەتی ژنانی گەشتساران لە ئاست هەژاری و نەبوونی ئیمکاناتی ڕفاهی. گیانەدەستانی گوماناوی یەکێک لە بریندارانی شۆڕشی ژینا لە ڕێزوانشار. گواستنەوەی ڕۆژنامەنووس مستەفا نیعمەتی بۆ زیندان و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی دەرەوەی وڵات دژ بە سزای ئەعدام. درێژەی هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە شارەوانی بۆکان. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی سێشەممە 12 خەزەڵوەری 1430 کرێکارانی شاغڵ لە شارەداری بۆکان لە ئاست نەدانی داخوازیە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکارانی ناڕازی دوای 5 مانگ دواخستنی حەقدەستەکانیان پەیمانکار تەنیا بڕەپارەیەکی کەمی پەرداخ کردووە کە وەڵامدەرەوەی پێداویستیەکانی ژیانیان نییە. کرێکارێک لەو بارەوە وتی لەو ماوەیە ناچار بوون قەرز وەربگرن و ئێستا ناتوانن قەرزەکانیان بدەنەوە و تووشی کێشە بوون. بەپێی زانیاریەکان کرێکارانی شارەداری بۆکان تا ئێستا چەند جار ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ بەرپرسێکی دەوڵەتی لەو شارە سەرنجی بە داخوازیەکانیان نەداوە. بەڕێوەچوونی یەکەمین خولی کێبەرکێشیاری کوردی بۆ منداڵان لە کرماشان. لە ڕۆژانی ڕابردوودا یەکەمین کێبەرکێش شێعر و ئەدەبیاتی کوردی بۆ منداڵان لە شاری کرماشان و بە بەشداری منداڵانی چاوگەش و شاعری شارەکانی دیکەی کوردستان بەڕێوەچوو. ئەو کێبەرکێیە بە هەوڵی لەقی شێعر و ئەدەبیاتی کوردی لە دامەزراوەی دادگەر و بە بەشداری 42 منداڵ و مێرمنداڵ لە پارێزگاکانی ئیلام، کرماشان، سنە و ورمێ بەڕێوەچووە. ئەو کێبەرکێیە بۆ 2 گروپی منداڵانی کەمتر لە 8 ساڵ و کەمتر لە 14 ساڵ بەڕێوەچووە و تێدا شاعران سەعید عەبادەتیان و ڕەزا جەمشیدی شێعریان خوێندووەتەوە و براوەکان خەڵاتیان وەرگرتووە. هاتنی لافاو لە گوندی چەتانی سەر بە شاری سنە. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەر لافاو لە گوندی چەتانی سەر بە شاری سنە هەڵسا و زیانێکی زۆری بە جوتیاران گەیاند. بەپێی ئەو وێنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، لە ماوەی نیو کاتژمێردا باران و تەرزەیەکی زۆر لە گوندی چەتان باریوە و بەو هۆیەوە لافاو هەڵساوە. هاتنی لافاو وێڕای تێکدانی ڕێگەوبان و کۆڵانەکانی ئەو ئاوایە زیانێکی زۆری بە گوندنشینان گەیاندووە. برینداربوونی 5 کەس بەهۆی تەقینەوەی مین لە عەفرین. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەر بەهۆی تەقینەوەی مینی بەجێماوی سەردەمی شەڕی داعش لە کانتۆنی عەفرین 5 کەس بریندار بوون. بەپێی راپۆرتی میدیاکانی ڕۆژئاوای کوردستان 5 ئەندامی بنەماڵەیەکی خەڵکی کانتۆنی عەفرین لە ئاکامی تەقینەوەی مینی چیندراوی سەردەمی شەڕی داعش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شایانی باسە کە ساڵانە بەهۆی تەقینەوەی مین و پاشماوەکانی شەڕی داعش لە ڕۆژئاوای کوردستان دەبنە قوربانی و بەشێکی زۆریان کەمەندام دەبن. ناڕزایەتی خوێندکارێکی زانکۆی ئازادی تاران دژ بە حیجابی ئیجباری. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەری 1430 خوێندکارێکی کچی زانکۆی ئازادی تاران بە ناوی ئاهوو دەریایی پاش ئازاری مەئمورانی حراست جلوبەرگی بە نیشانەی ناڕزایەتی لە بەرداماڵی و لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە توندوتیژیەوە ڕفێندرا. بە وتەی چالاکانی خوێندکاری مەئمورانی حراسەتی زانکۆی ئازادی تاران بە بیانووی تووڕدانی حیجابی ئیجباری جلوبەرگی ئاهوو دەریاییان دڕیوە و ناوبرا وەکو کاردانەوەیەک بەرامبەر بە هەڵسوکەوتی وەحشیانە هێزەکانی ڕژیم جلوبەرگی لەبەر داماڵیوە و لە نوێ مەحەوەتەی زانکۆدا پیاسەی کردووە. دوجار هێزەکانی ڕژیم بە توندوتیژیەوە ئەو خوێندکارەیان ڕەفاندووە و سەرەتا ڕەوانەی کەڵانتەری و
دوجار ڕاگوێزی نەخۆشخانەی دەرونیان کردووە. شایانی باسە کە کەتایون ڕیاحی، ئەکتەری سینەما و مهدی یەڕاحی گۆرانیبێژی دژبەری ڕژیم لە دوو پەیامی جیاجیادا پشتیوانی خۆیان لەو خوێندکارە دەربڕیوە و ڕایان گەیاندووە. چیتر بە تەنیا نین و پاڵپشتی یەکترن. هەروەها مەریەم کیان ئیسری، پارێزەری دادگستەریش گوشارەکانی حکوومەتی بە هۆکاری کاردانەوەی توندی ئاهوو زانیوە و ڕایگەیاندووە کە وەکاڵەتی ئەو خوێندکارە بە خۆڕایی ئەگرێتە ئەستۆ. جێگای ئاماژەیە کە ڕێکخراوی خوێندکارانی پێشڕەویش وێ ڕای دەربڕینی پشتیوانی لە ئاهوو ڕایان گەیاندووە کە ڕێگە نادەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی ئازادانە لە کۆمەڵگادا هەر جەنایەکت تێک بکەن. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە بەشی نوێژنکردنەوەی قەتاری تاران. ڕۆژی یەکشەممە 13 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە بەشی نوێژنکردنەوەی قەتاری تاران تشت بنەدانی حەقدەست کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان نزیکەی 30 کرێکاری میکانیک لە بەشی نوێژنکردنەوەی قەتاری تاران ماوەی 1 ساڵە حەقدەستەکانیان لە کاتی خۆی وەرنەگرتووە و هەر مانگ بەشێک لە حەقدەستەکانیان پشتگوێ خراوە. بە وتەی کرێکارانی ناڕازی پاش گۆڕانی پەیمانکار هیچ مانگێک حەقدەستەکانیان لە کاتی خۆیدا پەرداخ نەکراوە و بۆ بوونەوە تووشی کێشەی مەعیشەتی بوون. ناڕزایەتی ژنانی گەشتسال لە ئاست هەژاری و نەبوونی ئیمکاناتی ڕفاهی. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەر کۆمەڵێک لە ژنانی دانیشتووی شاری گەشتساران لە ئاست هەژاری و سەپێنراو بەسەریاندا و نەبوونی ئیمکاناتی ڕفاهی ناڕزایەتیان دەربڕی. ژنانی ئەناڕازی بەشدار لەو کۆبوونەوە ڕایان گەیاند. گەشتساران یەکێک لە ناوەندەکانی بەرهەمهێنانی نەوت و گازە لە ئێران، بەڵام شارەکە لە کەلاوە دەچێت و گەنجەکانی هەموو بێکار و خەڵکەکەی هەژارن. داهاتی نەوتی ئەو شارە بۆ ئاوەداونکردنەوەی گەشتساران و گوند و شارۆچکەکانی دەوروبەری تەرخان نەکراوە و خەڵکەکەی لە هەموو جۆرە ئیمکاناتێکی ڕفاهی بێبەشن. پێبەشکردنی چالاکێکی کرێکاری لە خزمەتگوزاری پزیشکی. محەممەد داوەری، چالاکی کرێکاری خەڵکی کۆگۆریۆ و بووی ڕەحمەت، بەندکراو لە زیندانی عادڵابادی شیراز تووشی نەخۆشی گاڵ بووە و لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. سەرچاوەیەکی ئاگادار لە بنەماڵەی ئەو چالاکە کرێکاریە وێ ڕای پشتڕاستکردنەوەی ئەم هەواڵە ڕایگەیان محەممەد داوەری تووشی نەخۆشی پێستی گاڵ بووە و لە مانگی پوشپەڕەوە نەیتوانیەوە بەباشی بخەوێت. سەر ڕای وەرگرتنی دەرمان لە بنگەی تەندروستی زیندان نەخۆشیەکەی باشتر نەبووە و لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. محەممەد داوەری مانگی سەرماوەزی ساڵی ڕابردوو لەلایەن لەقی یەکی دادگای انقلابی شیراز بە تۆمەتی سوکایەتیکردن بە ڕێبەری بە 3 ساڵ زیندان و 2 ساڵ قەدەغە چوونەوە دەرەوەی لە وڵات و چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کرا. گیان لە دەستانی گوماناوی یەکێک لە بریندارانی شۆڕشی ژینا لە ڕێزوانشار. لە ڕۆژانی ڕابردوودا مهدی بەخشی نژاد، هاوڵاتی خەڵکی ڕێزوانشار کە لە کاتی بزوتنەوەی ژن ئازادی بە فیشەک بریندار و چارەسەری بۆ وەرنەگرت بۆ شێوەیەکی گوماناوی گیانی لە دەستا. مهدی بەخشی نژاد باوکی 2 منداڵی تەمەن 3 ساڵ و 2 مانگانە لە دوای برینداربوونی لە شۆڕشی ژینا و وەرگرتنی چارەسەری پزیشکی بەردەوام لەژێر چاودێری و گوشاری ئیدارەی ئیتلاعاتدا بووە و لە ڕۆژانی ڕابردوودا بە شێوەیەکی گوماناوی گیانی لە دەستاوە. گواستنەوەی ڕۆژنامەنووس مستەفا نیعمەتی بۆ زیندان. لە ڕۆژانی ڕابردوودا مستەفا نیعمەتی ڕۆژنامەنووس و کارناسی ئابووری سیاسی بۆ تێپەڕکردنی سزای 40 مانگ بەندکران ڕەوانەی زیندانی ئیڤین کراوە. مستەفا نیعمەتی چەند جار ناڕەزایەتی لە ئاست سیاسەتە ئابووریەکانی کۆماری ئیسلامی ناڕەزایەتی دەربڕیوە و بە بیانووی بڵاوکردنەوەی توێتی ناڕەزایەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سزای زیندانی بەسەردا سەپێنراوە. مرتزا نیعمەتی برای ئەو بەندکراوە لە پەیامێکدا ڕایگەیاند دڵنیاین کە تۆمەتەکانی وەک بێڕێزی بە پیرۆزیەکان جگەل لە بەڵگەنامەیەکی ساختەی یاسایی بۆ بێدەنگکردنی دەنگی نەیاران هیچی تر نییە. کام پیرۆزی؟ ئەوانەی ئێڵن بۆ پیرۆزن. شوێنی هەنگاوەکانتان پڕە لە گەندەڵی و خراپە و درۆ. خۆتان کانگای جەنایەت و گەندەڵین و خەڵک بە دوژمن دەزانن. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی دەرەوەی وڵات دژ بە سزای ئیعدام. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەر ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی سوئێد، ئاڵمان، بەریتانیا، هۆلەند، دانمارک، فەرەنسا، ئەمریکا و کانەدا دژ بە ئیعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆپیشاندانیان کرد.
بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بەشداربووان بە بەدەستەوەرگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی چواردەیە ڕابردووی ڕژیم و ئەو بەندکراوانەی مەترسی ئەعدامکردنیان لەسەرا تشت بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردووەتەوە. ئێرانیانی ئازادیخواز وێڕای شەرمەزارکردنی ئیعدامی سەدان زیندانی لە چەند مانگی ڕابردوودا خوازیاری کاردانەوەی کۆمەڵگای جیهانی لە ئاست جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەری 1403 هەتاوی دژبەرانی شەڕ لە چەند وڵاتی جیهان ڕژان لەسەر شەقام و خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و لوبنان بوون. لە حاڵێکدا دەنگۆی هێرشی دووبارەی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیسرائیل لە ئارادایە و کارناسانی سیاسی سەبارەت بە هەڵگیرسانی شەڕێکی گەورەی ناوچەیی هۆشداری دەدەن. دژبەرانی شەڕ لە ئیسرائیل، فەرەنسا، بەریتانیا و چەند وڵاتی دیکەی جیهان بەڕێپێوان خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی بوون. بەڵام هێرشەکانی حیزبوڵای لوبنان و ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر بنکە نیزامیەکانی یەکتر بەردەوامە و لە 24 کاتژمێری ڕابردوو 19 شارومەندی ئیسرائیلی لە موشکبارانی شارۆچکەیەکی عەرەب نشین بریندار بوون و 25 کەس لە باشووری لوبنان بەهۆی بردومانەکانی ئیسرائیلەوە کوژران و بریندار بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.